ئێمە وەکو هاوڵاتیانی گوندی شەروێت لە ڕووی بەخێوکردنی قازەوە دەوڵەمەندی بە بەخێوکردنی قاز ئەوەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە لە دوای گەڕانەوەی خەڵکەکە لە ساڵی 91ەوە گرنگی بە بەخێوکردنی پەلەوەرداوە دیارە منتقەیەکی ئاژەڵداری و کوشتتوکاڵیە لە پاڵەوەشدا بەخێوکردنی پەلەوەەر گرنگیەکی تایبەتی پێدراوە بەنمونە بۆ نمونە قاس کە لۆدێکی زۆری لەسەرەوەکو کڕیار خەڵک لە ڕانی قەلازە حاجیەوە چواخونە ڕادێت نی بە تایبەت دێ جومعانە بە تایبەت دێ قازی شەروێت دەکرێت ئەوە چەند هۆکارێکی هەیە کە دێت لەوێرە ئەو ڕێگای دەبرە و گوند و نەحێکەشی بەسەرەوەی دەیبرە و دێتە شەروێت قازەکە ڕاستی حەقەتەن خاوێنە زۆر لەبەرەوەی ئاوێ شەروێت بەناوبانگە بە ئاوێکی زۆر جگە لە ئاوەکەش گژ و گیا لە وەرگایەکی زۆر بەسەر ئاوەکەی وە ئێستا دەبینی بۆ نمونە ئەو قازانەی کە ئێستا لێرن هەتا چەندی حەس لێە لە ناو ڕووبارەکەیدا خۆی دەشوات دوای خۆشتنەکەی دەچێتە دەرێ و لە وەرگایەکەی دەلەوەڕێ کە لەوەرا دووبارە کە حەزێکی دەوەدێتەوە ناو ئاوەکەی بەو شکڵەی خاوێنیەکەی بەو جۆرەیە لە ڕوو عادەتەوە عنی کەم ماڵ نییە قازی نەبێ قاز زۆرە لێرە لە 10 قاز 20 قاز 30 قاز عادەت هەیە ماڵ هەیە تا سەتیشی هەیە جا هەیە بۆ خۆی دەیان خوات بۆ ئەوەی خۆ پێداویستی ماڵی خۆی دەیان خۆ هەفتانە چەند ڕۆژ جارێک قازێکی دەکوژێتەوە هەیە بە بازاری دەکا بۆ نمونە عادەتێکی زۆری هەیە 100 قازێکی چەند قازێکی لێ دەخوات چەند قازێکی دێڵێتەوە بۆ وەکو بنەتۆ چەند قازێکیشی دەفرۆشێ وەکو داهاتێش دەتوانانی ئیسفادەی لێکا و ڕێژەیەکی باش لە پارەی دەست دەکەوێت. زۆری قازەکان دەوە دەبێن قازی خۆڵاتی هێرکەی زۆر دەکا و بە ئاسانی دەتوانێت کوورک بێت و جوزەڵەکانی هەڵبێنێ بەڵام هەموو قازەکانیش ئێستا بۆ نمونە شامی هەیە زرە شامی هەیە قوو هەیە ئەوانە بۆ خۆیان سروشتی قازەکەی وایە ڕێگە بەوەی نادەکە بۆ نمونە وەچەی زۆر بنێتەوە وەچەی کەم دەنێنێتەوە بەس ئەو نەوع قازە خۆماڵی کە هەیە لە ڕێگەی وێ دەتوانێت پەرە بە ئیشەکەی بدرێ و هەم بە بۆ بە بەزارکردنێش و بۆ خواردنی خۆشی و بۆ نانەوەشی کە بۆ نمونە هێلکەکانی بەبەردێن و جوزاڵەکانی هەڵدێنێ دەتوانێت ئیسفادەی لێ بکات. جیازی قازێر لەگەڵ ناوچەکانی کە جیازێکی زۆری هەیە لە ڕووی چیەوە لە ڕووی ئەوەیەوە کە بۆ نمونە قازی ئێرە وەکو چۆن وتم ئاو کەش و هەوایەکی لەباریە ئاوێکی زۆری هەیە قازەکە هەتا چەندی حەس لێبێ ئەوەندە خۆی پاک و خایە ڕادێکرێت ناو ڕووبارەکەیدا و لە بانیان کە ینی بەر هەڵدران دێنە ناو ڕووبارەکەی و ئێوارانیش بەدرەنگەوە دەگەرێتەوە بۆ ماڵەوە بەڵام قازی شوێنی کە بۆ نمونە سەکابرا لە ڕانی ڕادێت لە قەڵازی ڕادێت لێرە قازی دەکرێت لە حاجیات چواخونی ڕادێت سەنگەسەر ژاراوە مەسەلەکە ئەوەیە قازی ئێرە کوالەتیەکەی خاوێنە ینی ماشەڵڵا ئەندەبە خاوێنەکەی پڕت و کەی دەبرسقەیە ئەوەندە جوانە جگە لەوەش چاکردنەکەی کابرا کابانەکار بە چاکردنەکەی ڕادەزانی کە بۆ نمونە قازەکە لە هەڵکە ئوتێت شوێنێکە بۆ نمونە شوێنەکەی خاوێنە خاوێنە جۆری گۆشتەکەی کوالەتی گۆشتەکەی قازی ناوگەڕەکان کە ناوقڕا و چەلپایەوەی دا بەخێو دەبێت جۆرێک لە بۆدڕی لە گۆشتەکەی دێ بەڵام ماشەڵڵا قازێک کە لە ساف لە ڕووبارێکی پاک و بێگەردا بەخێو بکرێت چۆنیەتی پاکردنەوەکەی لە کاتی لێنانیدا و چۆنیەتی ورکردنی گۆشتەکەی و تامی گۆشتەکەشی جیاوازە.